کردنی هەیە. لێرە ڕێساکەمان ئەڵێ بەردەوامە بێ ئەگەر کەسەکە لە دارئیسلاما بوو توانا بەسەریدا دەشکا پێویستە داوای تۆبەکردنی لێ بکرێ پێشەوەی سزاکەی لەلایەن دەسەڵاتدارێکەوە بەسەرا بدرێ. ئەگەر لە دارالحەرب بوو یان هەر لە دارئیسلام بوو بەڵام خاوەن هێز و دەسەڵات بوو ئەشێت هەر کەس لای خۆیەوە بیکوژێت و ماڵی ببە بێ ئەوەی داوای تۆبەی لێ بکرێ بێ ئەوەی داوای تۆبەی لێ بکرێ. بەڵام لە ئەنجامدانی ئەم کارەدا سەیری بەرژەوەندی مسلمانانەکرێتیایە، سەیری قازانج و زیانەکرێ، سەیری ئەو زیانەکرێت کە لێوەی پێیابێ، سەیری ئەو قازانجاکرێت کە لێوەی پێیابێ. کەوابوو لێرە بەڵام لە ئەنجامدانی ئەم کارەدا سەیری ئەو بەرژەوەندی و زیانە دەکرێت کە لێوەی پەیدا ئەبێ. ئەگەر بەرژەوەندی و زیانی دژ یەکوەستانەوە کامیان پەسەندتر بوو کامیان باشتر بوو بە مسلمانان ئەویانە گیرێتە بەر. ئێستا ئەمڕۆ ئینشاء الله خوای گەورە بە پشتیوانی خوای پەروەردگار باسی ئەو بڕگەیەکەین ئەگەر دەسەڵات بەسەریا ئەشکا، ئەگەر کەسەکە لە دارئیسلامە دەسەڵات بەسەریا هەیە یا لە دارالکوفر و دەرچووە یان لە دارئیسلامە بەڵام دەسەڵاتیش بەسەریا ناشکێ. ئێستا ئەمڕۆ ئینشاء الله باسی ئەوەکەینەوە پشتیوانی خوای گەورە. مەبەستمان لەوەیە ئەگەر هاتوو توانای بەسەردا ئەشکا واتە لە دارئیسلامە بوو، ئەمەش مەبەست لەو کەسەیە کە لەژێر ڕکێف و کۆنترۆڵ و سایەی دەسەڵاتداری ئیسلامیە ئەژی، قازی شەرعی، ئەو قازیەی کە خەلیفە یا ئیمامیان والی دایناوە، ئەتوانێ بیهێنێ یان دەسەڵاتی بەسەریا هەیە لە شوێنی خۆی جارێ بیوەستێنێ بۆ نمونە زیندانیکە. لما ابن تيمية رحمة خوای لێبێ لە الصارم المسلول کتێبی الصارم المسلول على شاتم الرسول ئەفەرمێ مانای دەسەڵات بەسەریدا ئەوەیە إمكان الحد عليهم لثبوته بالبينة أو بالإقرار وكونهم في قبضة المسلمين. كأما بتوانين أوان لحالتك ابن كقاضي ودسلات داري إسلامي بتوان السزاكان بسرا بداو بيشي تشسبيني واتراي بريني وجيب جيبكا بوي بسلمي بو بلقو دليلان وبو شايد حالاني كدين وإقراركن بريار أدن لسري وكونهم في قبضة المسلمين بوشك أوان لجير دسلاتي مسلمانان أبن. ليرك أفرمي إمكان إقامة الحد عليهم واتل دار الإسلام بالمعروفة لوا چونك لوانية كابرا لدار الإسلام شابه بلام دا صلاة بسريا نشكي يان كابرا كفركي ليو دركوتوا دجاتي إسلامي كردوا يخواه بيغمري خواهي كردوا كابا جريمي قورة مشهورة لإسلاما لا ياسا دەستکردیەکانی مرۆڤ و دەستوری وڵاتانیشا پێوترێ الخیانەة العظمى خیانەتی گەورە کە دەرهەق بە دەوڵەت ئەکرێ دەرهەق بە وڵاتە ئەکرێ. لەوانەیە کابرا ئەو جورمە گەورەی کردوێ و ڕای کردوێ بۆ دارالکوفر لە دارالئیسلام چوو بێتە دەرەوە کە چوو دارالکوفریشی تر لە ژەستەی تەرەی مسلمانانە نەماوە لەوەیە چونکە مەرج نییە هەر کەسێک کە لە دارالئیسلاما بوو لە ژێر دەسەڵاتی مسلمانانی شابێت چونکە لەوانەیە کابرا لە ژێر دەسەڵاتی مسلمانانایە یعنی بڵێن لە ناحیەی جغرافیەوە لە ناو مسلمانانایە بەڵام لە ڕووی دەسەڵاتەوە دەسەڵات بەسەریان ناشکێت چونکە بۆ نمونە یاخی بووە لە ئیمامەکە لە خەلیفە یان چەکدارە یان کۆمەڵێکی زۆری چەکدار و پێشمەرگە و خەڵکانێکی زۆری جەردە و ڕێگرە بۆ نمونە خەڵکانێکی زۆری لەگەڵان هەموو چەکدارن کە ناشێ حکمی ئیسلامیان ناگاتێ دەسەڵات بەسەریانە ناگا ئەوانش طبعا هەمووی لە شوێنی خۆی حسابە کرد. ماوەردی ڕەحمەتی خوای لێبێ کە فەقیهێکی شەرعناسێکی مەذهبی شافعیە ڕەحمەتی خوایان لێبێ لە هەموو لایەکیان هەروەکو هەموو فقەهای ئیسلام هەموو شەرعناسانی ئیسلام جیاوازێکی تەواو ئەخەنە نێوانی ئەو کەسەوە کە مرتەدە و دەسەڵات بەسەریا ئەشکێ هەروەها ئەو کەسەش کە مرتەدە و دەسەڵات بەسەریا ناشکێ. ئەویش لە کتێبێکی خۆی مەشهورە هەر بە ناوی ئەلەحکام سوڵتانیە
رحمة إخوائي لو كتابها أفرمي أجر أو نوع كساني كلا الإسلامان جرميشي جوريان كردوا پێویستە بکوژرێن لەبەر ئەوەی مرتد بوونەتەوە پاشگەز لە دینی حەق لە ئیسلام هەڵگەڕاونەتەوە چوونەتە سەر بیر و باوەڕ و دینێکی تر ئەفەرمێ لەم یەخلو حالهم من ئەحەدی ئەمرەین لە دوو حاڵەت بەدەر نین بارودۆخی ئەوانە و هەڵوێستی ئەوانە إما أن يكونوا في دار الإسلام شذاذا وأفرادا لم يتحيزوا بدار يتميزون بها عن المسلمين فلا حاجة بنا إلى قتالهم لدخولهم تحت القدرة ويكشف عن سبب ردتهم الله لبروي أجر هاتو أوان لحالتك كابون باش قزبونتوا أفراد تاكتاكن وكل زمان يستاي ما بابرينكم لكن حزبكن أفكاري تياري فكريان هي مخالف بإسلامتي وهالقران ويل الدين بلام لشوينك كون بونتو سرشاخي كان نقرتو آوداني كان نقرتو يان قزاو ناحي كان بدستو نيا ناوچي كان داجير كرد بيبو خوان بلام تاك تاكنو پرتوازنو لناوكو ملقا مسلمانك بلاو بونتو اما پێویست بەوە ناکە کوشتاریان بەرامبەر بکرێت چونکە یەک لە ڕێی وەکو چۆن لە وڵاتانە شەبڵین لە ڕێگای پۆلیسەوە داواکرێ و ئەهێنرێتە دادگا ئیمامی ماوەردیش ڕەحمەتی خوای لێبێ هەر بە هەمان شێوە فەرمێ پێویست ناکە کوشتاریان لەگەڵا بکرێت چونکە یەک ئەتوانرێ ئیقامە حوجیان لەسەر بکرێ و بهێنرێ ويكشف عن سبب ردتهم بۆ ئەوەی هۆی هەڵگەڕانەوەیان لە ئیسلامەکە و پاشگەزبوونەوەیان لە دین بزانرێ و بۆیان ڕوون بکرێتەوە کە هەڵەکەیان چییە ئەو کاتە ئەگەر هات و هەر بەردەوام بوون و وەلەم یەتوب تۆبەشیان نەکرد وەجەبە قەتلوه رەجولا کان ئەو ئیمرأە هەر کەسێک لەوانە ئەو کاتە ئەگەر تۆبەی نەکرد ئەکوژرێ ژن بێ یان پیاو بەڵام حاڵەتی دووهەمیان ئەوەیە ئەن ينحازوا إلى دار ينفردون بها عن المسلمين حتى يصيروا فيها ممتنعين فەرمێ حاڵەتی دووهەم ئەوەیە کە هەمویان بە کۆمەڵ چوونەتە شوێنێک و کردویانە بە دارالکوفرێک بۆ خۆیان و دەسەڵاتیان هەیە و لەوێ وەستاون و ئەحکامی شەرعی ئیسلامەتیان هەموو ئیلغا کردوتەوە و لایان بردووە ئەمە طبعا ئەوان لەو دوو حاڵەتیان ئیمامی ابن تەیمیەش ڕەحمەتی خوای لێبێ هەروەها لە مەجموعی فتاوا لە مجلدی 28 کە وتم زۆر لەسەر جیهاد دەدوێ و بەتایبەتی لەسەر باسی تەتاریش لە هەموو باسەکانی تری جیهاد و جهاد بەرامبەر بە باغیەکان کە ئەمە مەوزوعەکەیەتی ئێستا ئێمە کە باسیەکەین لە لاپەڕە سێسەدەکان بە دواوە باسیەکە یان جهاد بەرامبەر تەتەر و مەغۆل کە لە لاپەڕە 400-500 و زیاتر باسی ئەکا لێرەشە ڕەحمەتی خوای لێبێ باسەکە فەرمێ ئەو عقوبانەی کە لە شریعەتی پێغەمبەرە هاتووە عەلەیهی سەڵات وسەلام دوو جۆرن عقوبەیەکیان سزایەکیان هی ئەو کەسانەیە کە دەسەڵات بەسەریانە ئەشکێ جا یەک کەسن دوو کەسن چەند کەسێکن دووهەمیان سزای الطائفة الممتنعة هر أما مشهورة بويكا لا شرع لا أحكام فقه زور جار زاناني إسلام لم زماني إما شهر زور جار كتكراري كانوا هر الطائفة الممتنعة بوي من آسانها لسر زمانم ديو إيوش لسر وشك زارا وكالرابع لسر وكهر وقت يقول لا الطائفة الممتنعة ما بس لويك كومالا خلشي چي چكدار بهزيك دا صلاتي چي خوان شويني كان هر لنا دار الإسلام قرتوب وخوان ومنعي شريعتي إسلام كان كبيادة بكري ودادقاي خلشي بهنرتو بولان أو كاتا أفرمي أوانا قتالي أن لقالك الإمام ابن تيمية رحمة الله عليه بلو مجلدها وأفرمي هروها طبعا لكتابي منهاج السنة النبوية هر تكراري كردوته رحمة إخوائي ليبي شريعة إسلام زور بتفصيل باسي دا صلاتي كردوا لبرو أما خالشي زور مهمة چونك هند إبراهيم مسلمان زور بسادي أكوتنا أم خالوا وهروها إستاش هرتي أكون كابرايك أقرهاتو كفريشي ليو دركود بوتار وتويتي يان بنوسين بمقالة يان لشات روميكا لجوريكا وتويتي يان والحاصل كفريشي زقو أشتري ليدر كوتوا ولاتاني إما يابو أقساني وتوا فعلا كفر كوتوا تسري بلام استداد قاين نكرا وهتاكو حكمي قضائي لسري درتشي ويشيك برابو كشتني لبرو أمانة هندك خال هي زور ضرورين أبي ئەم خاڵە لەبەر چاوی هەمومان ڕۆشن بێ ئایا دەسەڵات بەسەریە ئەشکێ یان ئاشکێ چونکە ئەمە شەرع حسابی ئەوەی نەکەر بۆ ئینسان کردو حتا بۆ حیوانیش ئێوە ئەزانن بۆ حیوانیش هەروای حساب کردووە ئەگەر حیوانەکە ماڵیە لە بەردەستایە مەڕە سەربڕینی پێویستە ناشێت تەورێک لە پشتی باو دوایی بڵێ گۆشتەکەی حەڵاڵە ئەبێ سەر ببڕێ سەربڕینێکی شەرعی بەڵام یەکێک چووە بۆ ڕاو فیشەکێکی ناوە بە ئاسکە چێویەکەوە لە پشتی دراوە لە سمتی دراوە دوایی کەوتووە فریای کەوتووە چۆتە سەری
أما حكمي تري هي لبرو أمان ك ئاسکەکەیە حکمی ڕاوی هەیە لەبەرەوە ئەو حکمە تایبەت ئەمە پێوترێ غەیر مەقدورین عەلەی یعنی دەسەڵات بەسەریان نەشکاوە ئەمە ئەبێ لەوەش دیسان ئاگادار بین چونکە ئەمە مهمە خاڵێکی تر ئەوەیە کە ئەڵێن